بەناوی خوای گەورەی میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان شاندی حکوومەتی کاربارەکەری هەرێم لەگەڵ سێ سەرۆکایەتەکەی عێراق هەروە لایەنە سیاسیەکان کۆبوونەوەیان ئەنجام داوە و داوایان کردووە کە چارەسەرێک بۆ کێشەی موچەی موچەخۆران بدۆزرێتەوە سەرۆک وەزیرانی عێراق ڕایگەاندووە بە پێی یاسا و بە پێی دەستور ئامادەن کێشەکان چارەسەر بکەن و بەمان شێوە لایەنە عێراقیەکانیش باسییان لەوە کردو لە بەردامی ئەمڕۆ قسە لەسەرەوە دەکەین ئایا چوونیە شاندا دەتوانێت کێشەی موچە چارەسەر بکە و چارەسەرێکی بۆ بدۆزرێتەوە یاخود ئەو داواکاریانە چیە بوون کە شاندی هەرێم لە سەرۆکوەزیرانی عێراق و لایەنە سیاسیەکانیان کردو و ئایندەی دۆخی دارایی هەرێمیش چی بەسەردێت لەگەڵ یەک لە بەڕێزان بەهجەت ئەحمەد ڕاوێژکاری ڕاگەیاندنیەتی بۆ کاروباری وزە هەروە محەممەد حسێن ئەندامی تۆڕی ئابووری ناسانی عێراق قسە لەسەرم پرسان دەکەین سوپاسی ئامادەبوونتان دەکەین بەخێر بێت کاک بەهجەت بەخێر بێت لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەبارەت بە شاندی هەرێم ئەو شاندەی کە ڕۆشتووە ئەم جارە پێکاتەکەی جیاواز بوو هۆکارەکەی چییە؟ لەم کابینی یەکەم جارە سەرۆکی حکوومەت و جێگرەکەی بەیەکەوە بڕۆن بە وەغدا پەیوەندی بەوەیە کە دۆخەکە خراپ بووە. بەڵێ ئەم کاتتان باشوە زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە تەبیعی ئەو شاندەی ئیمڕۆی هەرێمی کوردستان کە ڕۆیشتووە لە ئاستێکی زۆر باڵادایە و لە ئاستی بڕیاردانیشە ینی هەموو دەسەڵاتە کاری حکوومەت بەڕاستی لە لای سەرۆکی حکوومەت و جێگیری سەرۆکی حکوومەتەوە هەروە پێکاتی حکوومەتیش کە وەزیری داراییش کە یەکێکە لە لایەنە بڕیاردەرەکان لە مەسەلەی بودجەی هەرێمی کوردستان و دارایی هەرێمی کوردستانە تەبیعی ڕۆیشتنی ئەم شاندە زۆر ضرورەتێکی پێویست بوو بەسەراحەت لەبەرەوەی کە پێشتر هەرێمی کوردستان چەند جارێک شاندی تری نردوتە بەغدا و بەڵام لەبەرەوەی کە شاندەکان لە ئاستی بڕیاردانە نەبوون و لە ئاستی ئەوەدا نەبوون کە بتوانن لەوێ کێشەکان یەکلایی بکەن و هەم کێشە سیاسەکان و هەم کێشە ئیدارەکان لەگەڵ حکوومەتی عێراقا یەکلایی بکەنەوە نەیانتوانی بەڕاستی بگەنە ئەنجامێکی باش لەگەڵ حکوومەتی عێراق و کێشەکان حەلکەن ئەمە لەلایەک لەلایەکی تریشەوەکە حاکیم حکوومەتی ئێستای عێراق و حکوومەتەکانی پێشووتری عێراقش بەڕاستی حکوومەتێک نین کە لە ناو کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیرانە بتوانێت بڕیار بدرێت بەڵکو حکوومەتێکە لایەنە سیاسیەکانی لایەنە سیاسە پێکێنەرەکانی حکوومەت ئەمە لەلایەک و لەلایەکی تریش وڵاتانی ئیقلیمی کە هەیە تەسیر و کاریگەری زۆر گەوریان هەیە لەسەر بڕیارەکانی حکوومەت و ئەتوان کاریگەری زۆر گەورە دروستکەن هەر بۆیە ئیمڕۆ مەبینیمان ئەو شاندەی هەرێمی کوردستان کە چوون بێجگە لە حکوومەتیش بەڕاستی لەگەڵ لایەنەکان لەگەڵ لایەنە سیاسەکانیشدا کۆبوونەوەیان کردووە و گفتوگوی جدیان کردووە لەسەر بابەتی بودجێ هەرێمی کوردستان چاوەڕێی چی بکەین موچە دێ ئەوەندەی کە بەڕێز زانیاری تر ئەوەندەی کە من بزانم ئینشەڵا پشت بەخوای گەورە مژدەی زۆر دڵخۆشکەرە بێت بۆ خەڵکی کوردستان و ئینشەڵا موچە و پارێژ دێت کەی وەڵی تر ئینشەڵا لە هەفتەی داهاتوو ئەمەلی زۆرە بێت بڕەکەی چەندە نازانم بڕەکەی بەس ئینشەڵا دێت دەوروبەری دیارە چەند بێت نازانم بزەبت نازانم بۆ شتێک ناڵم کە دوای دەقیق نەبێت دەکات بەتاکید بەشی موچەی هەرێمی کوردستان دەکات و ئەم ڕێکەوتنێژە تاوەکو سەرەتای ساڵی داهاتووە بۆی کە بتوانرێت ڕێکەوتنێک کیوا بکرێت تاوەکو دەرفەتێکی زۆر بمێنێتەوە بۆ ڕێکەوتنی هەرێمی کوردستان و لەگەڵ بەغدا و ناردنی شاندە فەنیەکان لە نێوان هەرێم و لە ناو بەغدا چونکە لە نێوان هەرێمی کوردستان و بەغدادا چەندین کێشەی گەورە هەیە و ئەم کێشە گەورانێش پێویستی بە کاتی زیاترە تاوەکو بتوانێت گفتوگوی زیاتری لەسەر بکرێت باشە بەس داواکاریەکانی وەفدی هەرێم بەڕوونی دیارە چی بوو چەند پێشنیاز بووە داواکاریەکانی هەرێ ئەم شاندی هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی بریتی بووە لە بابەتی جێبەجێکردنی یاسای بودجە و بەشە بودجەی هەرێمی کوردستان لە ناو ئەم یاسایەدا کە هەیە و هەروەها تەفسیرێکی دابنرێت بۆ ئەم کۆمەڵە وشێ و نەفەقاتی فعلی و کۆمەڵە شتی تر هەیە کە بوونەتە ڕێگری گەورە لە بەردەمی جێبەجێکردنی یاسای بودجەدا و هەروەها کۆمەڵە ئەکید بابەتی سیاسی تریژە بۆ کە لەگەڵ لایەنە سیاسەکانی تری ناو پێکێنەری حکوومەتی عێراق ئەم لایەنانە وەکو باسم کرد کاریگەری گەوریان هەیە لەسەر حکوومەتی عێراق و لەسەر بڕیارەکانی حکوومەتی عێراق بەزە و پارەی کە بڕێز پێشبین دەکە هەفتەی داهاتوو بێ قەرزە سلفەیە بێت وەزارەتی دارایی عێراق بێت و ڕۆژی یەکشەمێ ژوە چاوەڕوانەکرێت کۆبوونەوە ئەنجومەنی وەزیرانی عێراق بڕیار لەسەر هەم بڕەکەی بدرێت و هەم کاتی ناردنەکەیشی بەس کاتی ناردنەکەی زووە بێت درەنگ ناکرێت درەنگ ناکەی درەنگ دێم و خزمەت سپاس دەکەم کاک محەممەد جەنابیشت بەخێر بێی
بەڕێز خوێندنەوە چییە بۆ ئەم شاندە و پێکاتی شاندەکە و سەردانی لایەنەکان درەنگ نەبوو یاخود ئێستش هەر باشە و سەردانانە بکرێن؟ سپاس بۆ دەرفەتە کاک حەسین بە قەناعەتی من ئەوەی ئەم شاندە ئەیکەن و دەستیان پێکردووە ڕێگا ڕاستەکەیە ڕێگا دروستەکەیە و مامۆستاوتی ئەمە ئەو شتەیە بۆیە زووتر بیان کردە ئێسش بیکەن لەوە باشترە دوای خێنیا هەر نەیکەن لە نەتیجا بە بەشی هەر زۆری کێشە دارایەکانی حکوومەتی هەرێم لە بەغدا چارەسەرە بێ ئەگەر لەبیرە بێ بە لە 3-4 ساڵ پێش دروستبوونی کابینەکەی عادل عەبدولمەهدی من تو هەر لەم شوێنەوە لەم بەرنامە دانیشتین مناقەشەی ئەم ناکۆکیە دارایانەی بینی هەولێر و بەغدامانەکرانی ئەم ناکۆکیانە هیچی تازە نییە ئەوەی تازەیە لە معادلەکە تەنیا لاوازبوونی زیاتری پێگەی حکوومەتی هەرێمە لە معادلەکە ئەگەر لە ساڵانی ڕابردووە کە بەغدا بەشە بودجەی نەئەنات یا ئەم کێشانە دروستە بوو هەرێم خۆی نەوتێ فرۆشت لە داهاتی سربەخۆ فرۆشتنی نەوتەکەی شتێک پارەی دەسەکەوت لانی کەم بەشێک لە کەلێنەکانی پێپڕە کردو یا برینەکە بە جۆری ئێستا قوڵ نەبوو ئێستا هەر ئەو کێشە کۆنانە هەر ئەو معادلە کۆنە و ئەو دینامیکێتە کۆنی کە پێشتر هەبوو ئێساش لە کارایە بەڵام ئێستا برینەکانی حکوومەتی هەرێم زۆر قوڵە کاریگەری و تەسیری مشکلەکە لەسەر خەڵکی کوردستان زۆر زۆر کاریگەرە لەبەرەوەی هیچ سەرچاوەیەکی دیکەی دارایی نەماوە بۆیە ڕێگەڕاستەکە ئەوەیە کە لە بەغدایکەن ئەبێ بەردەوام بن لەسەر ئەوە ئەمەش ئەوە نیێتەوە وەفدێک بنێریت و ئیتر پاڵی لێبیتەوە تا ساڵێکی کەیاک تا مناقەشەیەکی دیکەی پرۆژە یاسایەکی بودجێ بۆ ساڵی داهاتوو دوازبێنی لا مشتێ نە هەرێمێ بێ بەردەوام لە بەغدا لۆبی بکە بێ بەردەوام لە بەغدا دۆست دروست بکە بەهۆی سیاسەتی نەتەوە پەرستی و قۆمچێتی مناڵانەی ساڵانی ڕابردووە لە بەغدا بڕێکی زۆر دژمن بۆ کورد دروست بووە بڕێکی زۆر لەو هێزە سیاسی کاریگەرانەی لە بەغدان بە چاوی گومان و تەماشای داواکاریە یاسایی و دەستوریەکانی کوردەکەن یا حکوومەتی هەرێمەکەن لە عێراقا ئەمە کاتی ئەوێت تا متمانیان لەگەڵا دروست بکەیتەوە هاوکار ناکۆکی نێوان تەبقەی دەسڵاتداری حکوومەتی هەرێمیش لە کوردستانە بە تەحدید پارتی وێکێتی بڕێکی زۆر خوێ کردوتە برینەکان و با بڵێن بڕێکی زۆر مووقفی دانوستانکاری حکوومەتی هەرێمی لە بەغدا لاواز کردووە پێگەی نوێنەرانی حکوومەتی هەرێمی لە بەغدا لاواز کردووە ئێمە ڕنگدانەوەی ئەم ناکۆکیانەمان لە کاتی مناقەشەی پرۆژە یاسای بوجا بینی پێش ئەوە هەر بینیمان دوای ئەوەش هەر ئەی بینین ئەکیت بۆیە ئەم لەسەر هەرێک لەم تەوەرانە بە هەر ئاراستەیەکە بەرپرسانی حکوومەتی هەرێم کار بکەن بۆ چارەسەرکردنی مشکیلەکان بۆ ڕێکەوتن لەگەڵ بەغدا بۆ ڕواندنەوەی ئەو گرژی و ئاڵۆزیانەی لەگەڵ هەندێک لەلایەنە سیاسەکانی بەغدا هەیە بۆ کەمکردنەوەی ناکۆکی لەگەڵ وڵاتانی ئەقلیمیە ئەمە شتێکی باشە چونکە لە نتیجا ئەمانە سەرچاوی کێشەکەن بەشێکی کێشەکان لەو ناکۆکیانەوە تۆ لەگەڵ هێزە کاریگەرەکانی بەغدا هەیە لە مەسەلەی قەومچێتی مناڵانی ساڵانی پێشتری تەبقەی حاکمی کوردستان هەبووە لەو معادلە هەیە کە لەگەڵ ئێرانە دروست بووە لەگەڵ تورکیا دروست بووە هەرێمی کوردستان یا بەرپرسانی هەرێمی کوردستان ئەبێت لەوە تێبگەن کە ئەوان بەرپرسن لە ژیان و گوزەرانی خەڵکی کوردستان و ئەبێ وەکو خەڵکانی خاوەن حکوومەت مامەڵە بکەن نەک وەکو کۆمەڵە شۆڕژگەری چەک بەدەست کە هەڵوێستا ئایدۆلۆجیەکانیان چۆن بوو یان بای ئارۆزیەکانیان چۆن بوو وا مووقف بنوێن و تەسەڕف بکەن کە لە نتیجا خەڵکی کوردستان هەمووی باجی سەرکەشیەکانی ئەوانی بەس ئەو باسکردکە برینەکانی حکوومەتی هەرێم خۆڵن هەرە و نامەی بایدنیش مەسوود بازانی بۆ بایدن دروست بوو کە باسیێکی خۆیان لە چۆڕێ لە ڕووی ئابووری لە ڕووی سیاسی بەڕاستی نازانم ئەو نامە تا چەند هەواڵی ئەو نامە تا چەند دقیقە بەڵام پێویستمان بەو نامە نییە کاکە ئەو وازەحەتەوە لە هەرێمی کوردستان لە لێواری داڕوخانێکی زۆر قوڵایە لە لێواری داڕوخانێکی خۆبەخۆیە ینی پێش بێ ئەوەی کەس پاڵی پێوە بنێ خۆی کەوتووە خەریکە ئەکەوێ ئەنی تەنان هەستەکەی لە دوا قۆناغی کەوتنەکایە ئێستا لە ناوەڕاستی مانگی نوێ نشتا خەڵک کارمەندانی ئەم حکوومەتە موچەی مانگی حوتیان وەرنەگردووە بازار بە تەواوەتی تووشی چەقبەستن بووە ینی بژێوی و گوزەرانی خەڵکەبووی هەڕەشەی لەسرە خەریکە سلمی کۆمەڵایەتی ئەشێوێ خەریکە علاقەی بینی حکوومەت و خەڵکی کوردستان ئەبێتە بەریەکەوتن و خۆپشاندان و شەڕ و ململانێ ئیتر تۆ چیتەوێت لەوە زیاتر کەوتن سوپاس دەکەم دێمەوە خزمەتت کاک سۆرا عومەر لە بەغداوە لەگەڵمان دەبێت لە سەرەوەی تەلەفۆن کاک سۆران سوپاسی ئامادەبوون دەکەین ئەگەر سەرەتا پێمان بڵێ هیچ هەواڵێکی خۆش هەیە لە بەغدا ئەمڕۆ حکوومەتی کاربەرەکە هاتبوون بۆ بەغدا و چاوەڕێەوە بکەین لە هەفتەی داهاتوو کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی عێراق بڕیارێک بدرێت لەبارەی بودجە و موچەخۆرانی هەرێم. بەڵێ بە ناوی خوای بەخشندەی میهرەبان بەڕاستیە
نیشاندی حکوومەت ئەمڕۆ کۆبوونەوەی لەگەڵ هەرسێ سەرۆکایەتێکە و لایەنەکانی عێراقی کردووە. ئێمە لە پەرلەمانی عێراق کۆبوونەوەمان لەگەڵ کۆمپانیای سۆمۆ لەگەڵ کوتلەکانی تری ناڕازی لەسەر پشتی هەرێم کردووە لە ناو پەرلەمانی عێراق. لەوانە کۆبوونەوە لەگەڵ کوتلەی سەنەد و کوتلەی دەولەت قانون و بەدر هەروەها سادقونی عەسایدی ئەهلی حەق پێمان وتون بۆ دوو بابەت هاتوین بۆ لاتان. یەکەمیان مەسەلەی پارێزگای هەڵەبجەیە کە زانیمان ئەمڕۆ هەندێک لە کوتلەکان لەگەڵ ئەوانین هەڵەبجە بێ بە پارێزگا دەنگی پێ بدەن. ئەمە شکارێکی خراپ ئەگەر بە بەرامبەری ئەوەی تەلعفەر و سامەڕا و کوێی ترتان بێ بە پارێزگا ئێمە پشتیوانتانین. ئێمە کەمترین وەفا بۆ هەڵەبجە ئەوەیە کە بە پارێزگا بکرێ لەبەرەوەی هەڵەبجە ڕەمزی قوربانی دانە. خۆشبەختانە هەموو کوتلانە کە کوتلەی گەورەیشی هەین پشتیوان بوون بۆ ئەوەی وعدیاندات دەن بە پارێزگابوونی هەڵەبجە کە لە هەفتەی ئایندە لە دووشەمە جارێکی تر کۆبوونەوەی پەرلەمان بۆ بابەت ئاکرێ. دووەمیان پێمان وتن ئەوەی ئێستا ڕوودەدات ئەگەر کێشەی سیاسی و ناکۆچی لەسەر بابەتەکانی داهاتی نانەوتی و نەوتی هەیە خەڵکی کوردستان گوناحی نییە باجی ئەوە بدا کە موچەی مانگی شەشی وەرگرتووە ئێوە هەفتەی ئایندە موچەی مانگی نۆ وەرەگرن. ئایا ئێوە قوبوڵتانە هاوڵاتیانی عێراق خەیری هەرێم یەک هەفتە موچەکانیان دوا بکەوتیان نەخێر؟ ئەوتمان بۆ خەڵکی کوردستان باجیەوە بدا لە کاتێکا کە لە یاسای موازنە تعویزاتی موظفین لەگەڵ تعویزاتی موظفینی هەموو پارێزگاکانی عێراق بە یەک جەدوەل دەنگی پێدراوە بە ئینفاقی فعلی. ئێوە بۆ توانیتانە موچەی هەموو پارێزگاکان دابین بکەن بەڵام بە ئینفاقی فعلی کە بەسەر هەرێمیا دەسەپێنن بەشە بودجەی هەرێم دواخراوە. ئەمە یەک. دوو ئەمڕۆ لەگەڵ سۆمۆ کە دانیشتین ئەوانیش وردەکاری ئەومان لێپرسین پێمان بڵێن ئایا هەرێمی کوردستان نەوتەکەی ڕادەست کردوون یان نەیکردووە یا بۆچی تا ئێستا نەوتی هەرێمی کوردستان ئەگەر لە بەندەری جیهانەوە ناڕوان لە ناوخۆ سۆمۆ بەکاری نایێنێ ئایا بە فعلی گرفتەکە ئێوەن یا هەرێمی کوردستانە؟ وەڵامی ئەومان دەستکەوت کە ئەوان پلانێکیان داناوە و دوایەوەی لەگەڵ تورکیا نەگەشتونەتە ئەنجام بۆ ئەوەی نەوت لە تورکیاوە بڕوا لە ناوخۆ بەکاری دێنن. پلانەکەشیان بەم جۆرەیە کە 120,000 بەرمیل نەوت نقلی مسەیب و نقلی دۆرە و کەربەلاکەن بۆ مەسپاتاوەکە و 150,000 بەرمیلی شەدەن بە کۆمپانیای کار بە مەسپای کاری 1 و 2 3 کە ئەمە ئەکاتە 270,000 40,000 شەدەنە پاڵاوگەی قەیوان کە ئەمە ئەکاتە 310,000 90,000ەکەی تری بۆی 400,000 ڕۆژانە پڕ بکاتەوە دەیدەنە مەسپای لاناز و ڤینۆس و دووکان. وەوتیان ئێمە تاکو بیستیدەم پلانە جێبەجێیەکەی و دوای ئەوەش من داوام لێکردن ئەی مستحقاتی خەڵکی ئێمە لە بەنزین لە گاز و لە سوتەمەنی نەوتی وەکو بێ پارێزگاکانی تری عێراق بێ کاتێک ئێوە نەوتەکە بەکارتیان بڵێ ئێستا لیژنە لە بینی هەردوو لایە دروست بوو بۆی بزانین پێداویستی بەنزین و گاز و نەوتی سپی ڕۆژانە و پێداویستی هەرێمی کوردستان چەنە بە پێی ئەوە بۆتان دابینەکەین. واتە سۆمۆ ئەمڕۆ هەنگاوێکی باشی باس کرد لەوەی کە نەوتی هەرێمی کوردستان بەکاردێنن هەرچەنە کێشە لایەزال ماوە لەسەر کڕی دەرهێنانی بەرمیلێک نەوت. ئەوانوتیان ئێمە بۆ عێراق 8,960 دینار کرێی دەرهێنانی هەر بەرمیلێک نەوتە. بەڵام لە هەرێمی کوردستان عقودەکان جیاوازە دیارە شوێنەکان فەرقی هەیە سەحرا فەرقی هەیە لەگەڵ ناوچەی شاخاوی. داوامان کرد ئەمە حەلکەن چونکە ئەم ناکۆچیانە باجەکەی بۆتە برسیکردنی خەڵکی کوردستان. ئێمە چەندێک ناکۆچیمان هەیە سیاسیە لەسەر حکومڕانیە لە هەرێمی کوردستان ئۆپۆزیسیۆنین بەڵام لە مافی خەڵکی کوردستان لە مستحقاتی خەڵکی کوردستان ئێمە هاودەنگین کە دەبێت مستحقاتی خەڵک نەکرێ بە قوربانی ناکۆچی سیاسی. باشە کاک سۆران سەبارەت بە نەوت و بڵێن سوتەمەنی بەڵێنتان لە کۆمپانیای سۆمۆ وەرگرت یعنی ئەو ئەمڕۆ کە نەوتی سپیک کە بەرەو وەرزی سەرما دەڕۆین بە نرخی پاڵپشتکراو و بانزین کەی بە هاوڵاتیان دەدرێت؟
بەڵێوتیان ئێمە لیژنەمان لە بینی هەردوو لا دروست کرد وەزارەتی نەوتی عێراقی وەزارەتی سامانە سروشتیەکان بۆ ئەوەی بزانین ئێوە پێداویستی ڕۆژانەی باونتین و گاز پیمانگانەیە بە پێیوەرزی سەرمایە چنێکە ئێمە دابینەکەین بڵێ چونکە هەموو نەوتی هەرێمی کوردستان کە ناڕواتە بەندەری جیهان چێتە دەرەوە لە ناوخوا لە پاڵێورەیە جگەلەوە بەشی پێداویستی کارە باشمان هەر دەکەوێتەوە سەرەوە ئەمەنیە ئەو وێستگانەی کە بە گازوایی لیشەکەن هەروەها غاز هەموو ئەمانە وتیان بەڵێ وعدە ئەمە مستحقاتی خۆتان وەکو پارێزگاکانی تری عێراق بەڵام لەم کۆناغا ئێمە ئەمڕۆ کە لەگەڵ کوتلە گەورەکانی ناو پەرلەمان دانیشتنمان کرد هەمویان وعدیاندا مەسەلەی موچەی فەرمانبەرانی هەرێم مستحقاتی موظفین جیا بکەنەوە لە هەر ناکۆچیەک لە داهاتی نەوتی و نانەوتیا هەیە پێمان وتن مستحقاتی موظفینمان بدەن هەموو ناکۆچیەکانی کرد ئێوە ئامار ئێتوانن لەگەڵ حکوومەت چێ مقەسیرە چێ بەرپرسە ئیجراعاتی خۆتان بکەن بەڵام ناکرێ خەڵک برسی بێ و موچەی نێ و ئەم حکایەتی مێشی داهات و نەوتی و نانەوتی و ئەگەڕێ و ئەڕوا و دێ و نایە خەڵک باجەکەی بدا ئێوە کێ ئەگەن لەوەی خەڵکی هەرێمی کوردستان موچەی مانگی شەشی وەرگرتووە کێ ئەگەن لەوەی کە ئەمە سیاسەتێکە هەر کەس مەسئول بێ لێی خراپترین سیاسەتەکە مستحقاتی خەڵکی هەرێم و موچەی هەرێم نادرێ لە ڕاستیە هەست بە من بۆ خۆم لە کۆبوونەوەکان هەستم بەوە کرد گۆڕانکاریەک لە هەڵوێستی کوتلەکان و لایەنەکانە ڕووی داوە بەشێکی سیاسیە بەشەکەی تری ئەگەر قانونیش بێ و پەیوەندی بە قانونی بودجەوە هەبێ شایانی حەلکردنە شایانیەوە نییە هیچ نییە بۆ هەرێمی کوردستان ڕاستە کۆمەڵێک دەنگی شۆڤێنی کۆمەڵی خەڵک بە ئینتقامەوە سەیری هەرێمی کوردستانەکە و جیاوازی ناکا لە نێوان سیاسەتێکی خراپی حکومڕانی و خەڵکێکی هاوڵاتی کە هیچ گوناحێکی نییە. باشە کاک سوورام بە کورتی چەند پرسیارێک سوپاس دەکەم ئێستا چاوەڕێ بین بەو لۆبیەکەوە لە ناو پەرلەمان کردوتانە لەگەڵ فراکسیۆنەکان وەفدی هەرێمە بوو لەگەڵ لایەنەکان کۆبەوە هەفتەی داهاتوو بۆ موچەی موچەخۆران بڕەپارەیەک بێت ئێمە پاشکەمێکی تر کۆبوونەوەمانەیە لەگەڵ شاندی حکوومەتی هەرێم کوتنە کوردستانیەکان و لەو کۆبوونەوەیە وردەکاری زیاتر باسەکەین و ئەوانیش ئەوەی کە ئەمڕۆ بەدەستیان هێناوە دەبێت ڕاشکاوانەکەمان بڵێن گەشتون بەچی هەرچەند من بۆ خۆم لە سەرۆکی حکوومەتم پرسیایە بە گەشتبینیەوە هاتووی یا بۆ هاتوویتر لەگەڵ عێراق هیچ چارەسەرێک نەماوە و پێکە ترازێ وتی بە گەشتبینیەوە هاتوین و بە ئومێدەوە هاتوین بۆی مستحقاتی خەڵکی هەرێمی کوردستان بکەوێتە سەر سکەی قانونی خۆی و مانگانە لە وادەی خۆی بێ باشە پاش خێمێکی تر ئەو وردەکاریانە لە کۆبوونەوە لەگەڵ شاندی حکوومەت زیاترمان لە لیان دەستەکەوێت باشە بەس ئەو خەرجی فعلەکە ئێستا بۆتە کێشە وەرەگ نەکەوتنە سەر داهاتی نانەوتی لەسەر خەرجی نەوت ناوێتە کێشە لە داهاتوش لە چارەسەرێکی بۆ دەدۆزرێتەوە بە کورتی بێ سوپاس دەکەم لە ڕاستیە قانونی ئیدارەی مالی و دەینی عام دیاری کردووە کە هەموو ئەو داهاتانەی نانەوتین ئیتحادین جگە لە گومرگکە لە 150 دەگەڕێتەوە بۆ پارێزگای دەواازەکەی تایە هەرێمی کوردستان کاتێکم قانونە دەرچووە گاڵتەی عێراق هاتۆی زانیوە هیچ ڕۆژێک نابێت قانونە بەسەر یا جێبەجێ بێ و لە دەرچوونی قانونەکەش هەرێمی کوردستان وای زانیوە داهاتی نانەوتی تەنها گومرگ لە 150 گەڕێتەوە بۆ عێراق ئەویتری بۆ هەرێمە ئێستا هەمووی بۆ عێراقە لە 150 بۆ هەرێمەکە گومرگە بۆیە ئەمە عێراق کاتێک کە تۆ لی دابڕاوی 10 ساڵ کاتێک کە ئەڕۆیتەوە ڕێکەوتنەکەی بەبێ ئەوەی وەرەقەیەکی فشارێ هەبێت کاتی ئەوان داوای 250,000 بەرمیلەکەن و هەموو داهاتی نانەوتی و گومرگ بۆ خۆت بێ و تۆ نایدەی ئێستا 400,000 داهاتی نانەوتیشیانەوێن ئەوجا ئەو گرفتانەی کە لە ڕابردوو چارەسەر نەبووە بۆتە بەربەستێک زائیدن بەشێکیشی بە ئینتقام ێزانێ لەسەر حکوومەتی هەرێم کە 10 ساڵ تەمەڕودی لێ کردو ئێستا تۆڵەی لێ بکاتەوە بەڵام باجەکەی خەڵکیدا ئێمە دەمانەوێ لەمە زیاتر خەڵکی ئێمە تەحمل ناکا پێشمان وتن بە کوتلەکانی تر وتمان ئەوە دەسەڵاتە ئێمە معارەزەی بەڵام لەسەر مافی فەرمانبەرانی هەرێمی کوردستان هەموو ڕێیەکە گرینە بەر ئەگەر ئەم دۆخە بەم جۆرە بەردەوام بێ و خەڵکی ئێمە برسی بێ باشە دوا پرسیارم بە کورتی ئەو کۆبوونەوەی ئەمڕۆ پێشوازی ئەمڕۆ
بڵێن کە وەفدیێریم سەردانی فراکسیۆنە کوردستانەکانی کرد لە سەرداواکاری حکوومەت خۆیان بۆ کۆبوونەوەکانیش لە سەرداواکاری حکوومەتە؟ ئێمە ڕخنەمان لەوە بۆ کە حکوومەت شاندەکانی لە ڕابردووە بەبێ ئاگایی پەرلەمان چۆ دانیشتنی کردووە و گەیشتۆتە بنبەست و لە ئیعلامەوە قسە دەکەین وتیان ئەوە ئێمە ئامادەین دێین گوێشتان لێ ئەگرین پێمان بڵێن چی بکەین پێشنیارتان چییە تا ئێمە لە کۆبوونەوەکان بەرچاوڕوون بین و دواییش ئێوە بەرچاوڕوون بن ئێمە گەیشتینەتە کۆ و گەیشتینەتە چی ئەمە هەنگاوێکی باشە چونکە مستحقاتی خەڵکی هەرێم جیای ناکاتەوە چێ ڕازیە و چێ ناڕازیە چێ دەسەڵاتە و چێ ئۆپۆزیسیۆنە موچەی فەرمانبەران کەنەیە هەمومان دەبێت بەخەمێەوە بین ڕاستە نەتیجەی سیاسەتێکی خراپی حکومڕانی ئەمەیە کە ئێستا هەیە بەڵام ناکرێت لێگەڕێین و سەیری کەین و خەڵک موچەی مانگی شەشی وەرگرتگە چاوەڕێی خێر بکەین ئینشاءڵڵا. وەڵا گەشتبینین چونکە هەرێمی کوردستان هیچ حەلێکی تری لەبەردەستان نێتان دەکاتەوە ئیلا ئەو ڕێکەوتنانەی کە کراوە لە پێش و پابەندی هەرێم و بەغدا بە هەر ڕێکەوتنێک و بە قانونی بودجە بەو جۆرەشی ئەگەر کێبینیمان هەبێ لەسەر قانونەکە بەڵام ئەوە نیە هیچ مستحقاتێکی خەڵک نەیەت گەشتبینی ئینشەڵڵا ومێ دەکەین لەمە زیاتر ئەم ئاستەنگانی هەیە ئەم ناکۆچی سیاسیانی هەیە نەبێتە هۆی دواکەوتنی بەشە بودجە ومێ دەکەم لە هەفتەی داهاتوو بەشە بودجە هەرێمی کوردستان بێت. بەڵێ سوپاس دەکەین کاک سۆراومەد پەرلەمانتاری عێراق سوپاسی ئامادەبوون دەکەین زۆر سوپاس کاک بەچەت بێمەوە خزمەت بەڕێزت سەبارەت بە ئەو ڕێکەوتنی کەوتت کراوە تا کۆتە ساڵی داهاتوو چی بەسەر دێ ئایا کێشەی موچە لەم ساڵ چارەسەرێکی بۆ درێژێت کە چارەسەرێکی مام ناوەندیش بێت لە ئیم ساڵە تقریبا ئەم چەند مانگی کە ماوە لەگەڵ ئەوەی دومانگی ڕابردوش کە موچە نەدراوە ئەمە چارەسەرێکی کاتی بۆ دۆزرێتەوە و حەسەب بۆ معلوماتانشی کە من بیستومە لە ساڵی داهاتووە لە بیدایەتی ساڵی داهاتووە چەند بڕگەیەکی یاسای بودجە تعدیلەکرێتەوە لە پەرلەمانی عێراق و گۆڕانکاری بەسەرێت بووی کە بتوانرێت لەگەڵ ئەو واقعە تازەی کە عێراق تایەتی بە هەرێمی کوردستانیشەوە بەڕاستی دوای تقریبا نزیکەی 9 ساڵ لە دابڕانی گەورە لە نێوان عێراق و لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستانە کە بوو حکوومەتی عێراقی چەند یاسایەکی دەرکردووە چەند گۆڕانکاریەکی تیا بووە و کێشۆ ململانی سیاسی زۆر گەورە هەبووە و ئەم کێشۆ ململانە سیاسیانە هەمووشی لە یاسای بودجەدا بەڕاستی ڕەنگی داوەتەوە لە پەیوەندەکانە ڕەنگی داوەتەوە ئەمانە پێویستی بکاتە هەتاوەکو وردە ئەم هەموو گریانە بکرێتەوە و بەرەو چارەسەر بڕۆ نەترسم موچیان نەفۆتێ بۆتە مانگی حەوت نەدراوە هەژ نەدراوە ئەو بڵێن لە مانگی نۆ لە ناوەڕاستین وەڵاهی بە دقیقی من بڵم موچیان ئەفۆتیان نافۆتێت ناتوانم ئەو قسەیە بکەم بە سەراحەت بەڵام ئەوەندە دەڵێم ئیشەڵا دۆخەکە زۆر باشە بێت باشە بەس چاوەڕێ چی دەکرێنی ساڵیات توان لێ بڕگەکانی بودجە هەموار بکرێنەوە بۆ نمونە کێشەی خەرجی فعالی هەیە کێشەی خەرجی کۆمپانیەکانی نەوت هەیە بەڵێ بەتاکید لەبەرەوەی کام یاسایە بۆ ماوەی 3 ساڵ تشریع کراوە دەرکراوە لە پەرلەمانی عێراقەوە لە ماوەی ئەم 3 ساڵشە بەڕاستی گۆڕانکاری دروستە بێت لە عێراق یعنی بۆ هەم لە داهاتە هەم لە خەرجیە هەم لە نرخی نەوتە هەم لە کۆمەڵێک بابەتی ترا بەڕاستی گۆڕانکاری دروستەکرێت و ناکرێت خۆتۆ یاسایە بۆ ئیم ساڵ دەرەکردو بۆ بابەتی بودجە کە خۆی یاسایەکی کاتیە و یاسایەکە دەگۆڕێت بە گۆڕانی زەمان و کات لە ناو وڵاتە دەگۆڕێت تۆ بتەوێت ئەم یاسایە لە ساڵی 2023 بۆ 24 و 25 بە هەمان شێوە جێبەجێ بکەیت دەبێت گۆڕانکاری بەسەراوێت تعدیل بکرێت و بگونجێنرێت لەگەڵ ئەو بارودۆخ و هەلومەرجە تازانەی کە لە عێراق دێتە پێشەوە بگونجێنرێت بەڕاستی وەکو ێساش یەکێک لەوانە بەڕاستی بابەتی هەرێمی کوردستان کە ئێستا هەرێمی کوردستان پاش دابڕانی نزیکەی 9 ساڵ ئێستا گەڕاوەتەوە لەگەڵ عێراقا و سەبەتەی ئابووری هەرێمی کوردستان و عێراق یەکە خرێتەوە بەڕاستی ئەم یەکگرتنەوەیە پێویستی بەکاتە و پێویستی بە گفتوگوی جددیە و پێویستی بەوەیە کە نیەتی هەردوو لە چ لە هەرێمی کوردستان چی لە حکوومەتی اتحادی نیەتێکی جددی بێ بۆ ڕێکەوتن و بۆ دووبارە یەکگرتنەوەی سەبەتەی ئابووری عێراق. سوپاس دەکەم کاک محەممەد چاوەڕێ بکەین نەرمیەک بنگوێ لە دەجێبەجێکردنی دەرخەکانی یاسای بووجە چونکەوەی کە شارەزایان دەڵێن نوێنەرانی کورد وەکو گۆڕان لێکرابیانی بەبێ خەرجی فعلی بێ یاسای ئیدارەی مالی بێ کۆمەڵێک شت یان لەڕووی داتاوشتەوە جۆرێک دۆڕان هەیە یانەوەی کتابەتەوە پشکی هەرێ
چاوەڕێ بکەین لە رووسیا سیەوە نەرمیەک بنوێنرێ ئەو لێدوان و مقابلانەی ئەمڕۆ کرا لە ئەنجامی کۆبوونەوەکانیان لەگەڵ شاندی هەرێما بەشی هەرە زۆری بەرپرسانی عێراق تا ڕادێکی زۆر هەمویان تاکیدیان لەوە کردووە کە بە تەفاهم بە چارەسەری ئەو با بڵێن خلافی و ڕێیە جیاوازانەی هەیە لەسەر یاسای بوجە و یاسای ئیدارەی مالی بکرێ و سیاسی هەرە کاریگەرەکان وەکو مالیکی وەکو عەبادی وەکو سەرۆک وەزیران محەممەد سوودانی خۆی هەمووەمانە تەئکید لەوەکەنەوە کە دەبێ ئەو با بڵێن کلێنەی لە بینی هەولێر و بەغدا هەیە لە تەفسیر و تێگەیشتنی ئەو مادە قانونیانە چارەسەر بکرێەوە لە نەتیجە کارێ بکرێت کە شایستە دارایەکانی هەرێمی کوردستان وەربگیرێ ئەمە بە قسە ئەمڕۆوە بوو بەڵام با ببینین لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی هەفتەی داهاتوە بزین ئەم هەڵوێستانەی کە بە قسە ئیمڕۆ نیشانیان داین بەکردار ڕەنگەداتۆ لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانە مشکلەوەی زۆر زەحمەتە بڕوا بە قسەی سیاسیە بکەی لە عێراق و کوردستانیشە عادەتەن مهمە سەیریەوە بکەی بەکردار فعلەن چی ئەکەن بۆیە تۆزێک ئیلانی کەم هەفتەیەکمان پێویستە بۆی بزانین فعلەن تا چەند جدین بەرپرسانی عێراق یا سیاسیەکانی عێراق لەوەی کە ئەم کێشەیە چارەسەر بکەن بەڵام بە قەناعەتی من ئەو ئسلوبەی ئیشکردنی شاندی حکومەتی هەرێم کە لە یەک کاتە هەم لەگەڵ بەرپرسانی حکومەتە دانیشتون هەم لەگەڵ بەرپرسی کوتلە سیاسیەکانیشە دانیشتون ئەوە ڕێگەیەکی دروستە بۆ تەعاملکردن لەگەڵ ئەم مشکلە لەبەرەوەی ئەم مشکلە ئەساساً مشکلەیەکی سیاسیە نەک یاسایی و دارایی و ئابووری ئەوە دقە یاسایەکانە با بڵێن چوارچێوە دارایی و قانونیەکانە بەکارهێنراوە بۆ تەصفیح حساباتی سیاسی بۆ تۆڵەکردنەوە لە حکومەتی هەرێم بۆ زەعیفکردنی پێگەی حکومەتی هەرێم یا بۆ لێدان لە پێگەی حکومەتی هەرێم یا هەنێک گروپ و دار و دەستە و تاقمی سیاسی ناو حکومەتی هەرێم خۆی لە ڕاستیە ئاوایە ئەوە سیاسەتە هاتووە بواری دارایی و قانونی و ئەمانەی بەکارهێناوە بۆ تەصفیح حسابات نەک بە پێچەوانەوە بۆیە بە قەناعەتی من هەتا لایەنە سیاسەکەی چارەسەر نەکرێت ناکۆکیە سیاسەکە چارەسەر نەکرێت و حەلی بۆ نەدۆزرێتەوە مەحاڵە بە لایەنە قانونیەکەی و لایەنە دارایەکەی چارەسەر نوێرانی کورد شارەزایان خەرجی فعلی هەیە یاسای ئیدارەی مالی هەیە ئەو چیەوەی سەبەب بە پێی ئەوە بێت ینی هەرێم من قەرزدارە هیچ لاریم لەوە نییە کە بەشێکی زۆری نوێنەرانی کورد لە بەغدا هەم لەم خولەی پەرلەمان هەم لە خولەکانی پێشووە خەڵکی ناشارەزا بوون و تەبیعیشە ناشارەزابی تۆ ئەوەی بێتە پەرلەمان ممکن نیە شارەزا بێت لە هەموو شتێکە بەڵام جگەلەوەی ناشارەزا بوون نەخۆیان و نەحیزبەکانیان تۆزێک پارەیان خرج نەکرد لەوەی کە چەند ڕاوێژکارێکیان بۆ بگرن لانی کەم فێری ئەویان بکەن ئەساسیات بناغە سەرەکیەکانی هەمووی هەر پارە لە فەیسبووکەوان و شەڕەجمێن و ئەوەی پروپاگەندە و ئەمانە خەرجەکە بۆیە ئەمە ڕاستە ڕنگدانەوەی ئەو حاڵەتە هەیە مەموسا باسیوەکە یاسای ئیدارەی مالی تێپەڕێنراوە لە 2016 بەم هەموو کەلێنەوە لە 2019 عفو تا ئیسە نەبووتە مۆزوعی مناقەشە ئەمەی مەسەلەی کە بەشە بودجەی هەرێمی کوردستان لە خەرجە فعلیەکانی حکوومەت دەرەکرێ ئەمە لە 2016ەوە هەروایە لە هەموو یاساکانی بودجە تا ئیسە نەبووتە بابەتی مشتومڕ بۆ لەبەرەوەی ئەو یاسا دروستکەرانەی کورد کە لە بەغان نوێنەرانی کورد کە لە بەغان بەشی هەرە زۆران تێنە ئەگەشتن لە مەغزا و لەو خەلفیەتەی کە ئەم قانونانەی بەم جۆرە دەستکاری کردو ئەوە ڕاستە بەڵام ئەمە مشکیلەکە نییە مشکلەکە ئەوەیە کە ئەساسەن پێگەی حکوومەتی هەرێم لاواز بۆ لە دوای 25 سێوە کە سەر بە خۆفرۆشتنی نەوتی لەسەنراوەتەوە بەشێکی تری مشکلەکە علاقەی بە دابەشبوونی سیاسی ناو حکوومەتی هەرێم هەیە ئەو تەبەقە سیاسی کە حکوومەتی هەرێمە بەنەڕێوە تووشی دابەشبوونێکی یەکجار قوڵ بوون لەسەر هەموو شتێک ناکۆکن یعنی با بڵێن ڕنگدانەوەی ئەم ناکۆکێت لە ناو پرۆژە یاسای بودجە ئەبینرێ بە وازەحی پێش بووجە و لە دوای بووجە بینیمان بە وازەحی هەموو ئەمانە پێکەوە پێگەی کوردی پێگەی حکوومەتی هەرێمی زەعیف کردووە لە بەغا دەکەفتێدات وەکو ئابرووی ناسی خوێنەوەی خۆت بۆ ئەمە بابەتێکی سیاسیە بەڕاستی پێشبینیکردنیشی زەحمەتە وەکو وتم ئێمە تا نەچینە هەفتەی داهات و کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران نەبینین چۆن معالەجەی ئەم مەسەلەکە نازانین ئایا و سیاسیانی ئەمڕۆ قسەیان بۆ کردین هەروەکو بجارانی پێش و فێڵمان لێکەن یا ڕازگۆن لەگەڵ موقفەکانیانە ئەبێ بۆ سینتا بزانین بەکردار چیەکە نەکەوەی بە قسەوتیان باشە بەس بەجێت ئەوەی کە تێفسامی لە پەرلەمانی عێراق باسی لەو کرد و پشکێرم بە پێی خەرجی فعلی 2 تریلیۆن و 500 میلیارد لە 6 مانگی ڕابردوو وتوی ئەو پارێکە نردویانە بڵێن قەرزدار و ئێستا قەرزداری وەزارەتی دارایی عێراقن پێشبینی دەکرێنی ڕازی بن وەکو خۆی ڕازی بێت سولفە بنێرێت خۆی ئەزانین چۆنە مشکلەیەکێ تەیف سامی لە عێراقا بە سەیدەت الکەلا مەشهورانی نەکرد بۆ کوردستان بۆ
لای خۆشیان بەڵایە بەڕاستی ینی بۆ ناو بەڵا دەیبینی بن بە بەڵا دەبین بەڕاستی بۆ عێراق بۆ هەموو ینی خۆی ئەوە ناوەکی مەشهورە ینی ئەوە بە سەیدەت الکەلاوەتە خاتوونی نەخێر ناوبانگی دەرکردو لە قەبی پیا کردو ینی ئەویش بە سەراحەت خۆ هەموو حەقەکە لە لای تەیف سامی نییە ینی بەشێکیشی غەدرەکات بەشێکیشی لەوانێت تەتەڕوف کات لە کۆمەڵێک لە بابەتەکانە ینی ناکرێت تۆ هەرێمی کوردستان ئەو مەبلەغی کە دانرا وەکوی کە لە بوجادا دیاریکراوە نزیکەی 16 تریلیۆن و کەسێک ئەوە مافی هەرێمی کوردستان ئەو ئێستا کە هەموو کۆی بوجەکە خەرج بکرێت 198 تریلیۆنەکە بەڵە خۆ دەبێت ئەزانیت چۆنە ینی ئەو تەفسیرە کاک حەکیم دوو تەفسیری قانونی هەیە مستەلاحی قانونی دوو جۆر تەفسیری هەیە تەفسیرێکیان پێی دەوترێت تەفسیری زەیق دانێکیان پێی دەوترێت تەفسیرێکی واسع واتە فراوان تۆ بیت بە حرفیەن لە بابەتەکە بکۆڵیتەوە بڵێ من بزەبت ئەمەی کەوتراوە لەم نەسابن ئەوە جێبەجێەکەم ئەمە ناکرێت یعنی ئەمە هەڵەیە چکە تۆ نازانی لە پشت ئەوە مشەڕع ئەوانەی کە یاسادانەرن مشەڕعەکان ئایا مەبەستیان چی بووە لە مشتێکە دایانناوە بصراحة وتفسير واسع كش أوي كتب بيني مصطلحك هي لقل واقع سياسي خوت واقعي أبودي خوتها بيقول شيء أما راستك هسا أوي كطيف سامي باسي كردو كومال رقم وكومال اشتي داتا ينا وتكلاوي كردو يعني مشكلة كذا شيء بوكو جنابي ما مصاب سكر أواني هريمي كردستان أو خلكاني كالهريمي كردستان بون جيجا بون من الدكتور نرمين نبك بريزان خوي اختصاصي لمجال أبوريا وكسيشي زيرك يعني براسي سيرك أواني ككز نبو برامبر بطيف سامي بوست قصبك جوابي باتو داتا كاني بيبلك كاك أمريكا جناب ديليد هلايا ودواء أوش بەڵام خۆ خەرجی فعلی و یاسای ئیدارەی مالی بەسەرمیاندا تێپەڕیەوە ئەوە تێپەڕیەوە ئەزانین چۆنە کاک حەکیم پێویستە وەکو باسم کرد ینی ئەو دابڕانە گەورەی لە ساڵی 2014 هەتاوەکو 25 سێ ئیمساڵ لە نێوان بەغدا و هەرێمی کوردستان بوو کۆمەڵە یاسای دەرکردووە هەرێمی کوردستان گاڵتەی پێکردووە گوێ پێ نەداوە بەرەو سەر بەخۆی دەڕۆن ئەمان بە حسابی خۆیان جارێکە ناگەڕێنەوە بۆ حکوومەتی عێراق و پێویستیان بە شەبوجێ هەرێم بەغدا نابێت یعنی ئەمە وای کردووە چی بکە بەغداش بە هەوەسی خۆی یاساکان دەربکات و ئەم یاسایانە پێویستیان بۆیە کە ڕێک بکرێنەوە لەگەڵ ئەم واقعە تازەیە کێسا لە عێراق هەیە ئەویش بە دوو شێوە ڕێگەکرێتەوە یاخودەوەتا لە ڕێگەی محکەمەی دەستوریە و کە تەعن لە دەستوریەتی ئەو یاسایانە بدرێت کە هەرێمی کوردستان لی بدات و ئیلغای ئەو مادانە بکاتەوە کە پێچەوانەی دەستورە یاخودەوەتا لە ناو پەرلەمانە لۆبی بۆ بکرێت و ئەم مادە یاسایانە جارێکە تعدیل بکرێت و ڕێک بخرێتەوە لەگەڵ ئەو واقعە تازەی کە هاتووتە پێشەوە لە عێراق يعني پێویستە هەرێمی کوردستان ئەوە نەبێت دانیشێ لە دوای ئەوەی بۆ نمونە ئەم سێمانگە ڕێکەوتن کراوەیە دانیشە و نین بێت نەخێر دەبێت تیمێکی یاسایی تۆکمەی بەهێز لە هەرێمی کوردستانەوە هەست لە دیراسەتی ئەم یاسایانە بکات کە لە زەمەنی ئەم دابڕانەی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق دروست بووە و جارێکی تر بە کۆی یاساکان دابڕۆنەوە و بتوانن ڕێگەچارەی بەدیل و ڕێگەچارەی گونجاو بدۆزنەوە بۆ ئەوەی کە ئەم یاسایانە جارێکی تر بگوجێنێتەوە لەگەڵ ئەم واقعە تازەیە چونکە ناکرێت بەم شێوەی کە ئێستا کە هەیە بەڕاستی بەردەوام باشە هیچ فشارێکی هەرێمەتیە بێت نێودوڵەتی بۆ ڕێکەوتنی هەرێم و بەغداد وڵی بەتایکی دەزانی چۆنە خۆ وڵاتانی عێراق وڵاتی نار و وڵاتی دۆستیشی هەیە یعنی ئەم حیزبانی خۆمان چۆن ناریان هەیە دۆستیان هەیە لە جنوبیش بە هەمان شێوە بەتایکی ئەوەی کە بێوێ ئیستقرارەتی ناو عێراق بپارێزێ ئەمریکیەکان بە دەرەجەی یەکەم بەڕاستیەوە تا بینین لە وتەبێژەکانانی وەزارەتی دەرەوەی ئەمریکا ئەمانە فشارەکەن لە هەردوو لا کە دەبێت دانیشتن گفتوگۆ بەپێی دەستور و بەپێی یاسا هەر هەمان خۆی ئێمە ئازانین چۆنە کاک حەکیمە گەر ئێمە دەستور بکەینە حەکەم براوین وەکو کورد براوین بە معادل براوین چونکە لە ناو دەستورە کۆمەڵە زەمانەتی زۆر باشێ بۆ هەرێمی کوردستان بۆ پاراستنی قەواری هەرێمی کوردستان بۆ پاراستنی مافەتدارایی و شایستە سیاسەکانی هەرێمی کوردستان بەڵام مشکلەمان چییە؟ مشکلەمان ئەوەیە وەکو حکوومەتی هەرێم وەکو قیادی سیاسی تاوەکو ئێستا احتیکاممان نەکرۆ بە دەستور هەتاوەکو ئێستا نەچوینێتە بەردەم محکەمەی دەستوری لە عێراقا داوای مافەکانمان بکەین پێداگری لەسەر بکەین هەتاوەکو ئێستا لە ناو پەرلەمانی عێراقا لە ناو محکەمەی ئیتیحادیە لۆبیەکی وامان دروست نەکردووە کە بەڕاستی بتوانین مافەکانی خۆمانی پێپارێزی ئەوەی کە ئێستا ئێمە ئەپارێزێ وەکو هەرێمی کوردستان تەنە ئەو دەستورەیە هیچ شتێکی ترمان نەماوە دووبارە ناوێت ئێستا پێشتری پارتی ویکێتی لە ناو حکوومەت هەرێم ڕوبەڕوو یەک بوونەوە لە پەرلەمانی عێراق ڕوبەڕوو یەک بوونەوە ئەو قۆناغە تێپەڕیوە
والله تصور ناکەم تێپەڕی بێت تصور ناکەم تێپەڕی بێت چکە هەتاوەکو ئەیچی بە مەسرور بارزانانی قوبات ئەزانی چۆن کۆ دەکاتەوە ئەوە زانیی بەرژەوەندی باڵای خەڵکی کوردستانە بەس خۆ پێش یعنی کاقوبات سێریکە کاقوبات لە ساڵی 2001 ڕۆیشتە بەغدا ئیتیفاقێکی زۆر باشی کرد 2021 بەڵێ چوە بەغدا لەوێ ڕێکەوتنێکی باشی کرد لە یاسای بوجا هەموو شتە کە هاتەوە کوردستان عەرقەلەیان بۆ دروست کرد ئەگینە ئەمەی کێسا بەسەر خەڵکی کوردستان هاتەوە قەت بەسەری نەدەهات یعنی ئەگەر ئەو کاتە بە قسەی کاقوبات بکرا بە قسەی تیمی یەکێتی لەناو حکومەتە بکردا نانەهێشت ئەم دۆخە بە مۆزعی ئێستا بگات نادەهێشت نەوتی کوردستان بەم شێوەیە بێ نادەهێشت هەرێمی کوردستان بە زەعیفی بچێتەوە بەدەستی حکوومەتی عێراق و وەکو ئیتیفاقەکەی سەفوان دانیشێت ڕێکەوتن لەگەڵ حکوومەتی عێراق بکات باش بەزستە ناکۆکیان هەرماوە بینی پارتی ویکێتی هەرێم لە بەغدا ناکۆکیەکان هەروکو خۆی ماوە ینی ئەو ناکۆکیانی کێسا هەبووە لەسەر چکە زانی چۆنە یەکێتی مشکلی لەگەڵ چیا هەیە لەگەڵ ئالێتی بەڕێوەبردنا هەیە لە کوردستانە دەبێت لە هەرێمی کوردستاندا ینی فکری تاکڕەوی لە بڕیاردان و لە حکومڕانیا وەلانی بەڵام لە دەرەوەی بڵین مافی هەڵبژاردن داوای بەرکەوتەی زیاتر دەکەن داوای پۆسی زیاتر دەکەن یەکێتی لایەنێکی بەهێز لە یەکێتی لایەنێکی تۆکمە و بەهێز و پێشێنەری حکوومەتی هەرێمی کوردستانە یەکێتی هێزێکی سەرەکیە لە سەر ئاستی کوردستان و عێراق و ناوچەکەدا خۆیەکێتی ناکرێت ئەگەر یەکێتی ئەو هەموو فشار و ئەو هەموو زەختە زۆری وڵاتانی ئیقلیمی و کۆمەڵی وڵاتی تری لەسەر نەبێت ئەبێتە هێزی ڕقەمێک لە هەموو کوردستانە یعنی ئەمێ وا دەکا یەکێتی بە ئیستحقاقی خۆی بزانێت و کەسیش بڵێن خێری بە یەکێتی نەکرد یەکێتی مافی خۆیەتی سپاس دەکەم کاک محەممەد سەبارەت بە ناوت کاک سۆرانش باسی کردوتی سۆمە پلانێکی تاوەکو بیستیدە کۆتایی مانگیدە هەر 400,000 بەرمیلەکە وەربگرێت داچی پاڵاوگەین دۆرە و پاڵاوگەی قەیوان و کاری یەک و دوو سێ ئەوانە بێ دۆی دوکان بێ بخەنەگەڕ پێ دوێت تاوکاتە دەتوانن وەری بگرن لە ڕووی تەکنیکیەوە گونجاوە واللهی ئۆکەی لە ڕووی نەزاریوە کە سەیری پلانەکەیەک ئەگەر پلانێکی وا هەبێ گونجاوە بۆنە بەڵام لە ڕووی ئەمەلیوە نەختی قورسە بڕوا بکەی بەوەی کە وەزارەتی نەوت یا کۆمپانیای نەوتی باکوور یا کۆمپانیای مەسفاکانی باکوور بتوان پلانێکی وا جێبەجێ بکەن یەک لەبەرەوەی ئەسەن بە بۆڕی ممکن نییە تۆ نەوتی کوردستان بنێری بۆ دۆرە یا بینێری بۆ لە سنووری ڕمادیە ئەمبار مسەیە بوو بۆ ئەو شوێنێکیش بۆ کەربەلاش بەڵام ئەکرێ ئەگەر ئیتیجاهی پەمپی بۆڕی نەوتی کوردستان عکس بکەیتەوە بینێری نەوتی منتیقەی دهۆک بنێریتەوە بۆ خوڕمەڵە و لێشەوە بۆ کەرکووک و لێشەوە بۆ بێجی ئەکرێ شتێک بنێری بۆ بێجی بۆڕێکەیە لە بینی بێجی و ئەنبارە ئەوەی منتیقەی حدودی ئوردون و ئۆمانە ئەو بۆڕێ نازان تا چەنی پێویستە بۆی بخرێتەوە هیچ پێم وایە لە ئێستا لە کار کەوتووە لە ڕووی تەکنیکیوە پلانێکی لەم جۆرە تۆزێک کاتی ئەوێەوە تۆزێک مەسروف و ئیشکردنی ئەوێ ئەکرێت بەڵام بڵێ تامانگی دەیە تا ساڵی تا سەرەتای ساڵی داهاتوو ئەمە جێبەجێکرێ بە زەحمەتی زان بەڵامکانی ناوخۆ نەکرێت لە کوردستان ئێستا لە ناز ئیشەکە ئێستا کار دوکان ئیشەکە قەیوانیش ئیشەکە هەمومانە ئیشەکەن و بەشی هەرە زۆری ئەوشی بەکارێن نەوتی کوردستانە بەڵام ئێستا ئیش بۆ کۆمپانیا نەوتیەکان و بۆ حکوومەتی هەرێم یا بۆ وەزارەتی سامانە سروشتەکانەکەن ئەکرا علاقەکە بە جۆرێک ڕێبخرێ ئەمانە ئیش بۆ وەزارەتی نەوت بکەن بەرهەمە نەوتیەکان بنەوە بە حکوومەتی عێراق و چۆن پێشتر و ئێساش کۆمپانیای کار و قەیوان ئەوەکەن ئیش بۆ وەزارەتی نەوتەکەن نەوتی خاوەرەگرن و بە پارە ئەی پاڵێون بۆ وەزارەتی نەوت و بەرهەمەکانیانە دەنێ ئەکرێ ئەمە بکرێ ئەکرێ هەموو کۆمپانیا توانای پاڵاوتن لە هەرێمی کوردستان ئەگەر هەمووی بخرێتە گەڕ ئەتوان ڕۆژانە سەروی 250,000 بەرمیل نەوت پاڵێون ئەو باقی ئەمێنێتەوە ئەکرێ بنێرێ بۆ بێجی یا بۆ مەسفاکانی دیکە و بەشێکشی بەتەنکەر ئەکرێ بنێرێ ئەمە ممکنە لە ڕووی تەکنیکیەوە بەڵام بە زەحمەتێ زانم بەم زوانە وەزارەتی نەوت بتوانانی ئەمە بکە یەک لەبەر ئەوەی خۆیان لانی کەم نەوتی خاوی پێویستیان هەیە بەهۆی ئەو ئیلتیزاماتی عێراق بۆ ئەوەی کەمکردنەوەی بەرهەمی ئۆپیک پلاس و ئەو ڕێکەوتنانە خوان نەوتی خاوی پێویستی زیادیان هەیە لەژێر ئازادەری ناهێنن لەبەر ئەوە
ڕەنگە لە ڕووی کولفەی نەقڵکردنەوە تۆ لە سەر سنگ و دهۆک و فێشخابوور و نەوت بگوازیتەوە بۆ بێجی زۆر گرانتر بکەوێت لەوەی کە لە قەزای بەدرەوە نەوتبەری بۆ بێجی یا لە کەرکووکەوە نەوتبەری بۆ بێجی یعنی ئابووریان بیری لێ بکەیتەوە کەس ئیشی واناکە ئەمە مهم نیە لە نەتیجاگە نیەت پاکی هەبێ لە هەردوولا لە تەرەفی حکوومەتی هەرێم وەزارەتی نەوتۆ ئەکرێتەوەمەوە بیا بە لاناز بۆی بپاڵێوێ بیا بە بازیان بۆی بپاڵێوێ لەما کێشەیەک دروست نابێت چونکە پاڵاوتنی ئێستا پاڵاوەکانی هەرێم تاوکێ شێوایە تاوکێ کێڵگەی نەوتیەنەوت بەرهەمێنێ مەسفانیە لەوێ بەڵێ لە تاوکێ و فێشخابوور نازانم مەسفای بچووک زۆرە مەسفای بچووک زۆرە بەڵام مەسفای گەورە هێندەی من بزانم لە زاخۆ نییە ماوسمێت پاڵاو ئەوانەی ناخۆتوانە ئەوان نییە چەند پاڵێ توانایان ئەگەر هەمویان ئیش بکەن بە باشی لانی کەم توانیان هەیە لانی کەم سەری 250,000 بەرمیل نەوت بپاڵێن ئەمە بەس لاناز و قەیوان و کارگروپ بەڵێ ئەمە زۆرە ئەمە هەرێمی کوردستان لە باشترین حاڵەتا توانێت 400,000 بەرمیل بەرهەم بێنێ ئەگەر بیشتوانێن لە ئێو ماوەی کە چونکە بەشێکی زۆری ستافیان ئیزنداوەڵم بەتەنکەر ئێستا فرۆشتن هەر هەیە لە بەتەنکەر ئێستا فرۆشتن بەتەنکەر هەیە لە زۆربەی کێڵگەنەوتەکان لە زۆربەی بەڵام بە بڕێکی کەم هەیە زۆر بە هەرزان ئەفرۆشرێت و بڕاستی زۆر دۆلار دەکرێت پێشتر ۆزان حکوومەتی پێشتر وانە بۆ سێرکە پێشتر حکوومەتی هەرێم بە 670 دلار ئەیفرۆشت بەڵام حەقدەسی کۆمپانیانەوتەکانی لێدا لە نتیجا کەم ئەماوە بۆ حکوومەتی هەرێم خۆی ئێستا ئەوەی ئەفرۆشێ بەشی هەرە زۆری بۆ حەقدەسی کۆمپانیانەوتەکانە چونکە داتا و زانیاری نییە من ناتوانم بڵم چەندی بۆ حکوومەتی هەرێمیێتەوە بەڵام ئەوەی لی دڵنیام ئەوەیەش برێکی زۆر کەمیێتەوە ئەگەر هەر بیشێتەوە بەڵێ بۆ منە لە تاوکێ و فێشخابوور پێشتر سەروی 100,000 بەرمیل نەوت ڕۆژانە بەرهەمێنرا ئەفرۆشرا ئێستا کەمتر لە 50,000 بەرهەمێنن و هەمووشی ئەفرۆشن بم پاڵاوگە و ئەو کۆمپانیانەی کە لە ناوخوا سەرفێکەن ئەمانە لەسەر قڵا پێشتر ئەنردا لە خوڕمەڵە و لە بەندەری جیهان و ئەفرۆشتا ئێستا ئەینێرن بۆم پاڵاوگە گەورە و بچووکەکانی دەوروبەری سلێمانی و ئەم منتیقە بەپارە ئەمە یەکەم تێچووی گواستنەوەی زۆرە هەم لە ناوخۆشە سەرف ئەکرێ بە نرخێکی هەرزانە فرۆشتی ئەگەر نەوت لە بازاڕە نێودەوڵەتەکانە 90 دلار بێ ئەمان لە باشترین حاڵەتە بە 40 دلاریان بۆ ساغ نابێتەوە بەشی هەرە زۆری ئەم پارێز بۆ کۆمپانیانە چونکە ئەم کۆمپانیانە قەرزێکی زۆریان لای حکوومەتە هیانە 8 مانگە شایستەی دارایی وەرنەگرتووە حکوومەتەوە پارێز چیرێک چونکە گوێم لەو تێوێژی کۆمەڵی نەوتی کوردستان دڵە 6 مانگە کۆمپانیەکان هەنی لە مانگی دەی ساڵی ڕابردووە شایستی دارایی وەرنەگرت وایە فعلەن ئەی داهاتەکەی چی لێهاتوە خۆلانی کەم شایستیان وزان 749 ملیۆن دلار بوو لە بەپێی راپۆرتی دلۆی تەنها لە 3 مانگی یەکەمی 2023 دوو حاڵەتەیە بێلێکی جاکەونە شتێکی پێوتێت تێچووی بەرهەمهێنان هەنێ خەرجی و مەسروفەیە تۆ هەر ئەبێ بیکەی مەسەلەن مەسروفی هەناردەکردنە مەسروفی ئەو کۆمپانیا خزمەتگوزاریانی ڕاستەخۆ ئیشەکەن لە کێڵگەکانە ئەم مەسروفانە هەر ئەبێ بیکەی ئەمە بەدەرە لەوەی شایستەی دارایی کۆمپانیەکان شایستەی دارایی کۆمپانیەکان لە قازانج پشکێکیان هەیە لە کۆتا قازانج دوای دەرکردنی ئەم مەسروفانە ئەویان وەرنەگرتووە فعلەن هەیە سەروی 8 مانگە هیچی وەرنەگرتووە ئێستا حکوومەتی هێرێم بتوانێت بەم حاڵەوە شتێک لەو قەرزانە سوک بکە ئەمە جێی دەستخۆشیە بەس من نازانم من گومانەکەم لەوەش لەبەرەوەی هیچ دایتا و هیچ زانیارێکن لەوەی پێمان بڵێن چەند دەرهێنرێت چەندە فرۆشتێ بە کێ فرۆشتێ پاسەکەم کەک بەجێت ئەوەی بەنەوت چەند لای توێ دەفرۆشتی ڕۆژانە چەند بەعامچە ئەوەی کە ڕاستی عێراق دەکرێت 79,000 سامڕۆ سۆمە و توی 79,000 بەرمیل ڕۆژانە تەسلیم ئەەکەن هەرێم ئەوەی کە هەیە لە کۆمپانیای دیێن ئەوەی کە لە راپۆرتەکانی خۆیان کە بڵاوێکەکەنەوە بڵاویان کردەوە لە راپۆرتی شەژمانگی ئیمساڵا ئەوەیە کە کۆمپانیای دیێنۆ ڕۆژانە 40,000 بەرمیل ئێستا لە تاوجێ بەرهەمەهێنێت بیستی حەسەب راپۆرتەکەی خۆیەدا بە حکوومەت و بیستیشی بۆی بە تەنکەری فرۆشێت ئەڕات و ئەوەی کۆمپانیای گۆڵف کیستۆنەوانش ئەڵێن ئێمە بە 41 دلاری فرۆشین بە پاڵاوگە ناوخۆیەکان و پاڵاوگەکانی ترش بەڕاستی تەسەورەکەمان هەمان لەوە بێدانیەوەی کە زیاتر نییە نزیکی چلە هەر نزیکی 40 دلار بۆ بەرمیلەکان ئێمە تاڵان فرۆشیە ئەمە نەوت فرۆشتن نییە ئەمە تاڵان فرۆشتنەوە بە هەدەردانی بەڕاستی سامانی گشتەکەی ئێستا جگەرەوەی کە هەفتانەوەی کە دەستنیم عێراقن پێشبینی دەکەی چەند بەتەنگەر بفرۆشرێ ئەوەی کە بیستراوە ئەوەی کە بیستراوە و ئەوەی کە باس دەکرێت لە ئەعلامەمانە ڕۆژانە نزیکەی 200,000 بەرمیلێک بە تانکەر ئەنێرن بەرەو تورکیا ئەڕاتاوەکو ماوەی پێش ئەو تەهریبە هەر هەبوو ینی ئەو شێوەیە هەبوو
ئەڕۆی و بەڵام داهاتەکەشی دیار نەبوو داهاتەکەی نەگەڕێ بۆ وەزارەتی دارایی چکە هیچ بەیانێکی ڕسمی وەزارەتی داراییمان نەبینی کە باز لەوە بکات وەکو ڕابردوو کەوی ئێمە مانگانە 350 ملیۆن دۆلاری داهاتی نەوتی هەرێمی کوردستان دێتە حسابی وەزارەت لە بانقی منارە شتیوان نییە بۆ تاوەکو ساش ئەو داهاتی کە هەیە داهاتی نەوتەکان و تەنانەت ئەوەی کە کۆمپانیەکانیش ئەعلانیان کردوکو دیێن ئەو گۆڵفکیستۆن و کۆمپانیای HKN و ئەم کۆمپانیانەی ترکە هەیە هەتاوەکو سەر داهاتەکەی دیار نییە و باز ناکرێت باشە بەسەکە 100,000ریشی بۆ حکوومەت بێت هەر بڕپارێکی زۆر زۆرەکە بە تاکید بەشێکی ینی زۆرەکات بەڵام مشکلەکە ئەوەی دیار نییە ینی دیار نیە هەتاوەکو بەپێی راپۆرتی کۆمپانیەکان لە مانگی دەی پارەوە ئەوان هیچ شایستەیەکی داراییان وەرنەگرتووە هی کۆمپانیەکانی ژانی ینی قەرزێکی زۆریان کەڵەکە بۆ لە لای حکوومەتی هەرێم پارەکەشی بڕاوە ینی بەپێی ئەو راپۆرتانی کۆمپانیای دیلۆیت و ئەمانە کە ئێمە بینیمانەوە بڵاو کراوەەوە هەتاوەکو 25 کە کراوە بەشی کۆمپانیەکان بڕاوە ینی پارەی کۆمپانیەکان بڕاو دیاریش نیە بەڵام داومانە ڕۆی و دیاریش نیە کۆمپانیەکانی ژەڵە وەرمان نەگرتووە تاوەکو لە راپۆرتی کۆمپانیەکان خۆیان کە بڵاویان کردوێتەوە باسیەوەکەن کە یەکێک 200 ملیۆنی و 170 ملیۆنی و ئەوان ئەوەی سنووری بڵێنی پارتی بۆ بەتەنکە دەڕایی سنووریکێکی خۆنەوتیە چی لێ ئێستاوەی گەرمیان ئەوەی تەقتەق ئەوەی تەقتەق هەتاوەکو ماوەی پێش ئێستاش هەر خەزنیانەکە چکە عەدەدی هینەکانیان کەمە بڵێن نزیکەی 30,000 بەرمیلێکە و ئەوان تاقەی تەخزینیشان بەقووەتە چونکە پێشتر لە ڕۆژانە نزیکەی 140,000 بەرمیل ئینتاجیان بوو هەتاوەکو ماوەی پێش ئێستاش ئەوان خەز نەکراوە ئەوەشی کامێنێتەوە ئەمەی کە هەیە مادەی کۆندێسیێنت و ئەمانەیە کە ئەگەر بێت و ئەو کۆندێسیێنتەی ئەمەی کۆرمۆر کێسانت بۆ بە تقریبا نزیکەی 7,000 بەرمیل لە ڕۆژێکە ئەگەر بێت و ئەم مادەیە سرف نەکرێت و نەڕوات ئەو کاتە کۆمپانیای داناغاز پێویستە ئیشەکانی خۆی ڕابگرێت لەبەرەوەی کە ئەو مادەیە کۆبێتەوە لە خەزانەکانە ئەبێ بەرهەمێنانی غاز ڕابگرێت جا لەبەرەوە ئەوێ بە هەر شێوەیەک و بە هەر سنووری پارتی فرۆش خۆش بەتەنکەدا فرۆش لێرە ئەمە هی کۆمپانیای داناغاز خۆیانە ئەمەی کۆمپانیای داناغاز خۆیانە چونکە گەرمیان و سەرقەڵا ئەوەی گەرمیان و سەرقەڵاومانیشتاوەکو ئێستا ئیژەکەن بەڵام بەو کەمیەتی بە تقریبن بە نیوەی تاقی ئینتاژی کەمتر ئیشەکەن بەس تەنها لەبەرەوەیە کە ئەو لە منتیقەی حەسیرە و ئەمانە لەوێ ویزگەیەکی کارەبا هەیە کە بە غازی مصاحبی ئەم نەوتە ئیژەکە بەس بۆی کەەوە بەردەوام بێت و ئەمانە بەزەم بۆچی کاریگەری نیە بۆ لەسەر هەرزانبوونی سوتەمەنی ژناخۆی کوردستان لەسەر نەوتی سپێ ئێستا نرخەکەی بەرز بۆتەوە خۆی پەیوەندی هەیە ئەوەی کە من بزانم پەیوەندی هەبوو بەو لەم ماوەیە نرخی بەنزین ومانە دابەزی تقریبا تاوەکو نزیکەی 850 دینار هات ئەویش ئەمەی کێسا بەرز بۆتەوە پەیوەندی هەیە بەو ئەزمەی کێسا لە خواروی عێراقیشە بەڕاستی ئەزمەیەک هەیە لەسەر مەوزوعی بەنزین و بەنزین کەمە چونکە ئەو حیسەی بەنزینی کە بڵێ ئەو بەنزینی کە لە هەرێمی کوردستانە دابی نەکرێت بۆ نمونە بۆ سنووری پارێزگای سلێمانی باسکەین لە سا 12 بۆ نمونە لە عێراقەوە دێت لە سا 5 لە کار و لەمانەوە دابی نەکرێت بەشێکی لەم پاڵاوگەی سوورقاوشان و لەم پاڵاوگانی ترەوە دابی نەکرێت بەشێکی تریشی کە پێوترێ موادی کیمیاوی لە ئێرانەوە دێت ینی بەنزین نیەوەی کە لە ئێرانەوە دێت موادی باشکرد و موادێمانەی پێدەوترێت ئەمانەی عێراق ئێستا ئەو لە 112 عێراق ئەتوانم بڵێم زۆر کەم بۆتەوە بوو بەهۆی ئەوەی کە زیاد باش کاتن کەمەوە بەس چاوەڕێ دەکەی عێراق وەرە مەسەر خەرجی نەوتڕێک بکەون وەرە سەر داهاتی ناو خۆش و ئەم کێشەی موچە بە دڵنیای ئەبێ ڕێکەوە نەزانی بۆ لەبەر ئەوەی کە هەرێمی کوردستان هیچ مەجال و هیچ مەخرەجێکی تری نەماوە ئیلا ڕێکەوتن نەبێت لەگەڵ حکوومەتی عێراق و دەبێت ڕێبکەوێت و کۆتایی بە هەموو ئەم بابەتانە بێنێ و بتوانن ئالێتێکی باش بدۆزنەوە بۆ ڕێکەوتن لە بینی هەردوو لایەنە چاوەڕێ نەکەین لە ڕێگەی تورکیا بڕاتەوە زۆر زەحمەتە زۆر زەحمەتە چکە حکوومەتی عێراقەوەی کە من ئاگادارم وەزارەتی نەوتیش پلانی داناوەکە نەوتی هەرێمی کوردستان بۆ پێداویستی ناو خۆدا بینکە و لە دوومانی ڕابردووشە وەزارەتی نەوتی عێراق زۆر سەرکەوتوو بوو لەوەی کە هەموو سادیراتی نەوتی خۆی هەموو هەناردەکردنی نەوتی خۆی لە ڕێگەی کەنارە ئاوەکانی خۆی لە بەسراوە هەناردە بکات و گەیاندی ئاستی تقریبا نزیکەی 3 ملیۆن و نیو بەرمیلۆکەوەی کە لە یاسای بودجایە و $1 ڕسوماتیشی نەداوە بە وڵاتانی دراوسێ و گەڕاوەتەوە بۆ میزانی حکومەت. بەڵێ کاک محەممەد چاوەڕێی چی بکەین بۆ دۆخی دارایی موچە بە کورتی فەرمانبەران چاوەڕێی چی بێن؟
بەقەناعەتی من ئەم ئەزمە کۆتایی پێیە ڕەنگە زۆریش نەخایەنێ بەڵام من هیوادارم چارەسەرێک بدۆزنەوە کە قابلیەتی بەردەوامی هەبێ نەک ئەمڕۆ چارەسەری کەن و مانگی بزەبت ئێمە هیلاک بین لە چارەسەری پینۆپەڕوە لە 2014 تا ئیسا بەم کێشانەوە حکوومەتی هەرێم و بەغدا ڕایەکێشن ئێستا خەڵکی کوردستانی زۆر هیلاک کردووە کێشانە ئێستا کاتی ئەوەیە فعلەن چارەسەرێکی سیاسی و قانونی و دەسووری بدۆزرێتەوە بە جۆرێک قابلیەتی بەردەوامی هەبێ نەکە ڕۆژێک فلان سیاسی یا فلان حزب و گروپ و دەسە و تاقم هەڵسن تێکی دەن یاخود تەفسیری بکەن بە جۆرێک کە ئیتر لایەنی بەرامبەر نەتوانێت لە ژێرباری دەربچێ بە قەناعەتی من هەموو لایەکی لاک بوون و بەرپرسانی حکوومەتی هەرێمیش با بڵێن تینی ئەم قەیرانیان بۆ هاتووە تینیان بۆ هاتووە ئەگەر تینیان بۆ نەهاتای ئەمڕۆ لەگەڵ پەرلەمانتارانی ئۆپۆزیسیۆنە لە بەغدا دانێنیشتن پێشتر بەلوود بەرزیە کۆ ئەچوونە بەغداوە هاتن بێ ئەوەی هەڵحسابیان بۆ بکەن ئەو گۆڕانە لە ڕفتاری بە سەرکردایەتی حکوومەتی هەرێمە نەتیجەی گەرمی ئەو فشارەیە کە لە شەقامی کوردیەوە لە سەریان دروست بەس چاوەڕێی دۆخێکی باشتر بکەین لە ئەوەی ئێستا هەیە ئەبێ لە نتیجە هەر گەشتبین بین من بە هیوامە مۆسعە بە باشی بگۆڕێ لە بەرژەوەندی خەڵکا و پێم وایە ئەشگۆڕێت بەڵامی تر ئەوەیە بەڕاستی عەزێتی دەی خەڵکی داوەتە ئێستا بەڵێ سوپاسان دەکەم زۆر سوپاس بۆ بەڕێزان کاک محەممەد حوسێن و کاک بەهەجەت ئەحمەد سوپاسیان دەدەم سوپاس بۆ جەنابتان سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هۆکاران خواتان